وەک کەسێکی بە ئەزموونی بوارەکە ئەتوانم بپرسم ئەلمنتەکانی گۆرانی کوردی چین؟ بەڵێ ئەگەر ئێمە بەحسی ئێلمنتی گۆرانی کوردی بکەین یعنی یا موزیکی کوردی بکەین نەبێ بڕۆین بزانین ئێلمنتی موزیک بەعام لە هەموو دنیا ئێلمنتەکانی چییە ئێنجا گۆرانی و موزیکی کوردیش ئەکەوێتە یعنی بەشێکە لەو شتە عالەمیە ئێلمنتی موزیک بەعام بچووکترین ئێلمنتی کە دەست پێەکەی ساوندە یعنی دەنگە ئەو دەنگەی کە دێ کە ئەو دەنگە بریتە لە تۆنێک لەگەڵ ئەو تۆنانەی ترکە لەگەڵی دێ کە پێڵێن ئۆڤرتۆن لەگەڵ ئەو تیمبرەیە کە هەیەی بڵێن ئەو حاڵەتەی کە حاڵەتی تۆنی دەنگەکە کە هەیە ئێستا دەنگی چ ئامێرێکە یەک تۆن بەعام کە بڵێن ڤالیۆمەکەی چەنە چزانە ئەمە بچووکترینێتی وەکو چۆن لە زمانە حرف بچووکترین ئەوەیە دوایی وشەی پێ دروستەکرێت دوایە ڕستەی پێ دروستەکرێت دوایەوە بەم شتە بچووکە ئێلمنتە بچووکە کە ناوی ساوندە بەمە کە ئینیتە لای یەکترەوە مێلۆدی دروستە بێت مێلۆدی ئەو شتەیە کە تابعی گۆرانیەکە و مۆسیقاکە دەرەخا کە ئەمە چ نەوع مێلە چ جۆرە مێلۆدیەکە یعنی ئێلمنتی دووهەم مێلۆدیە ئێلمنتی سێهەم ئەوەیە کە مێلۆدیانە کە لەلای یەکەوە دانێ مێلۆدیە بە چ پەیژەیەکە ئەڕواتە سەر دێتە خوارەوە ئەمە پێڵێن سکەیل کە یانەی مەقام کە ئەمە بە چ جۆرێک ئەڕواتێتە خوارەوە ئەمە ئەبێ بە ئێلمنتی سێهەم چوارەم کە بڵێن سکێل و مەقامەکەیە دوای ئەوەی کە مێلۆدیەک و مێلۆدیەکی ترکە ئەکەونە پاڵ یەکترەوە لە عینەن کاتە ئەمە پێڵێن هارمۆنی ئەم دوو مێلۆدیە چۆن بەیەکەوە ڕۆن ئەبێ بە هارمۆنی یعنی مێلۆدیەکان چۆنن لە عینەن کاتە ئەوەی کە مێلۆدیەکان چۆن لە ڕیتما بەیەکەوەن ئەمە پێڵێن کۆنتراپۆینت کە چۆنن لەگەڵ یەکترا لە ڕیتما کەی کامیان کەی دێت دوایەوە خودی ڕیتم دێت کە ڕیتم چۆنە ئەمانە ئێلمنتەکان ڕیتم ئایا 2/4 6/8 ئەمەش خۆی ئێلمنتێکی تری موزیکە کەمانە لە موزیکی کوردیش هەمووی هەیە لە موزیکی هەموو دنیا مشتەرەکە ئەم شتانە اینجا دێتە سەر تێکسچر و ستایل و ژانرۆ ئەمانە یعنی چۆن تۆ چ ستایلێکت هەیە بڵێن سونەتیە ئارابسکە نازانم کوردیە فولکلۆرە چییە یا لە غەربیە جازە بلوزە ڕۆکە فانکە کامەیە اینجا ستایل و ژانرۆ اینجا لە موسیقای کلاسیکە ستراکچری هەیە فۆرمی هەیە و سۆناتایە و سیمفۆنیە و چیە و فۆرمەکانێتی دوایەوە بەشێکی تر لە مۆسیقا ئێکسپرێشنە یعنی ئەوەی کە تۆ چۆن ئەمە ئەڵێ چۆن بۆکو فارسیڵە ئیجرایەکە چۆن ئەمە دەرەبڕی ئایا بڵێن ئامێرێکی هەیە تونفوی پیاکەی هێواشوی پیاکەی ڤیبراتۆکەی گلیساندۆکەی چیەکەی ئەوە نیە چۆن بەرزوو نزمیەکانە ئەمە ئێکسپرێشن یعنی چۆن تۆ خۆت ئێکسپرێسەکەی خۆت دەرەبڕی ئەمە بڵێن ئێلمنتەکانی موزیکی کوردیە موزیکی کوردی گەورەترین ئێلمنتی کە لە هەمووی گرنگترە مەسەلەی ستایلەکەیەتی کە فولکلۆرە موزیکی کوردی موزیکێکی فولکلۆرە ئەمە لە هەموو بڵێن لە هەموو شتەکانی تر گرنگترە کە زۆر گرنگە کە ئەوە بپارێزرێت چونکە ئەوەی تر مۆرکەکەی ئێمە وەکو کورد ئەگەر باقی شتەکانی تری مشتەرەکە لەگەڵ موزیکی تری دنیا